ئەگەر سەرەتا لەسەر ئەو کەمپینەی کە بە دوای گەڕانەوەی مەسر و بەرزانی و شاندەکەیەوە دەست پێ بکەم، ئەم پروپاگەندانەی کە حزابی دەسەڵاتدار سەبارەت بەم سەردانە داویانە بەگوێی خەڵکا و سەرچاوەکەی بۆ بڵاوکردنەوەی خۆشخەیاڵی و لە چاوەڕوان ڕاگررتنی خەڵکی ناڕازی کوردستانە. دەیانەوێت واپشان بن کە دەستکەوتیان بووە، دەیانەوێت وا نیشاندن کە ئەوان لە خزمەتی خەڵکان و بۆ مەسلەی موچە و قوتی کرێکاران و فەرمانبەرانی هەرێم لە هەوڵان. لە کاتێکە ئامانج لەم کەمپینیان ئەوەیە کە پەردەپۆشی ئەو بنبەست و شکستەی حکوومەتی هەرێم لە بەڕێوەبردننی کۆمەلگادا داپۆشن و هەموو ئەو کێشانەیە کە سەدان کێشە لە ڕوبەڕووی خەڵکی کوردستان لە ماوەی 30 ساڵ بۆتەوە دەسەڵاتدارەتی ئەم حیزبانە بۆتەوە داپۆشن و هەمووی کوردکەنەوە قەتیسیکەن لەسەر مەسلەی موچەدا کە دیارە مەشخۆی کێشەیەکە. لە کاتێکە ئەمە بینی خەڵکی کوردستان ڕوبەڕووی گرانیەکی گەورەیە، نەبوونی خزمەت گوزاری لە دەرمان ڕێگاوبان لە وەستانی پرۆژەکان لە مەسلەی ئەو هەموو باج و خەراجەی کە دەسەڵاتداران لەسەر ژیان و گوزرانی خەڵکدایان ناوە، لەسەر دانەمەزراندنی مامۆستا و کارمەندی خۆبەخشی نەخۆشخانەکان، لەسەر ئەوەی کە گەنجان ناچارن ڕووکەنە هەندەران، لەسەر ئەو هەڵکشانی تاوان کە لە کوردستانە هەیە، لەسەر ئەو نائارامی و دەخاڵەتی ئیقلیمی کە بەتایبەتی تووشا و ئێران لە هەرێمی کوردستان ئایکەن. 1001 کێشە لەم کۆمەلگایە هەیە، خۆ ئەمانە ڕەتیان بە بەغاوەنی و لە ناوخۆی هەرێمی کوردستانە. ئەمە حکوومەتە بۆ بەرە پرسیارەتی پیشان نادا. بۆیە بەڕاستی ئەم پروپاگەندانە لە جەوهەرە بۆ ئەوەیە کە هەموو قەزی کوردستان کە لەگەڵ ئەم دەسەڵاتەیە هەیەە کە ڕۆژانە ژیانی مناڵ ژن لاو خانەنشین مامۆستای وانە بێژ کرێکارانی ژینگە پارێز کرێکارانی کارگەکان ڕوبەڕویانە ئەمانە داپۆشن و بڵێن کاکەوە مەسلەی موچەوە ئەمە چوشین بۆ بەغا حلمان کرد. بۆیە بەڕاستیان پروپاگەندانە پوچە، خەڵک نابێت لە چاوەڕوانی ئەم حکوومەتە بێ، چکە ئەم هەوڵیان بۆ ئەم پروپاگەندە بۆ یەکە ناڕەزایەتیەکان و ئێعترازاتی خەڵک خاوکەنەوە لە چاوەڕوانیان ڕایان بگرن. تاوجی بە دەستکەوت لە باسی دەستکەوتەکە گوایە دەستکەوتەکە چییە؟ پێشتر سوودانی باسی کردبوو کە مانگی 500 ملیار قەرزەیە بە حکوومەت. ئێستا هەموو دەستکەوتەکەی ئەوان کردوانە بە 800 ملیار کە مانگانە بدرێ. ئەویش بەڕاستی معلوم نییە بەیانی ئایا ئەم مەسەلەیە هەتاکو کۆتایی ساڵ دابی نەکەن. ئەمە کێشەیە. هەر ئێستا ئێمە بین پەرلەمانتارانی لایەنەکان لە شیعە و سونە لە قەومیەکان لە بەغاسقاڵیان تۆمار کردووە. پاشان حکوومەتی عێراقی بەڕاستی چۆن نەتوانێت 4 تریلیۆن و چەند سەد ملیارێک بەیەک جێبە لە کاتێکا خۆی کێشەی نەقدینەی هەیە. بە بڕای من ئەم دەستکەوتەش بەر ئەنجامی هەوڵی ئەمان نییە، فەزاکە گۆڕاوە. هەموو خەڵکەزانێک کە ئێستا انتخاباتێکەیە حکوومەتی بەغایەوێ واخۆ نیشانداکە ڕووی لە هەرێمی کوردستان و ئەو قایمانی کە لە تورکیا و ناوچە جێناکۆکانێ دەنگی پێبێنەوە ئەوێ خۆی مسەڵەت کا بەسەر هەرێمی کوردستانە. مەسەلەکە ئەمە فشارەکانی ئەمریکا و ئێرانە. ئەمریکا و ئێران یانەوێ ئەم وەزع خاوکەنەوە لە شرایطی ئێستادا کە ئەگەر ئەموو چۆش نەدرێ احتیمالی تەقینەوەی کۆمەڵایەتی هەیە، ئەیانەوێ بەر بەم مەسەلەیە بگرن. بۆیە بە بڕای من هیچ دەستکەوتێکی تیان نیە غەیری ئەوە نەبێ. ئەوە لەو باشین حاڵەتا بەیانی ئەنجومەنی وەزیران بڕیاریە مانگەکانی 7 و 8 و 9 بنێرێ. ئەی دوای ئەوە چی؟ بەڵام بەدەر لە مەسەلەی موچە باز لەوە دەکرێت کە ئەم سەردانە دەرگای کردوێتەوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغداواتە فراوانتر لە کەیسی موچەواتە گرێی نێوان ئەم دوو هەرێم و بەغدا کراوەتەوە. لەم بارەیەوە ئێوە قسەتان چییە؟ ئەمەش درویەکی ترەکە بە گوێچکەی خەڵکایەن. کێشەی نێوان هەرێم و بەغا تەنها موچە نییە. موچە خۆشی کێشەیەکە ڕیشەی لە شوێنێکی ترە، ڕیشەی لەو فیدرالیزمە قەومیە هەیە کە لەسەر ئەساسی بەشبێشێنەی تایفی و قەومی و ئاینی دامەزراوە. ساڵی 2003 دەستورێک نووسرایەوە کە لەژێر سایی جەنگی ئەمریکا و هەژمونی ئەمریکا بەسەر عێراقا لەژێر ناوی دیموکراسی عێراقیە فیدرالیزمێکیان کرد و تەقسیمی دەسەڵاتیان کرد. ئەو کاتە
هاوکێشەکان لە ئاستێکا بوون کە شیعە لاواز بێ، ئەحزابی سونی سەدام ڕووخا بوو پشتیان چۆڵ بوو. بەڵام ئێستا کە بە دوای شەڕی داعش و 16 ئۆکتۆبەر تا هاتووە حتا ئەمریکا و ئێران جلایانگیریەوەن کە جۆرێک ئەم ناوچەیە مستەقڕکەن مرکزێتی دەسەڵات بگەڕێتەوە بۆ ئەم ناوچانە. مەسلەی لە ماوەی دوای شەڕی داعشەوە تا ئێستا بەردەوام حکوومەتی هەرێم کێشەی هەیە، تەوازنەکە گۆڕا و ئەوان بە قودرەت بوون ئەمان لە ناوچە جێناکوکان و کەرکک دەرپەڕێنراون. هەتا هاتووە زۆر جاریش ئەمە لە بەرنامەکەیەوە باسم کردووە، مەتاریان لێسەنەوە، سنوورەکانیان، گومرگەکانیان، مەسلەی نەوتیان لێسەنراوەوە. بە بڕای من حکوومەتی عێراق یاریەکە لەسەر ئەم پەتی موچەیە بۆەوەی کە مەسلەی بوجە و موچەی کردووە بە کارتێ بۆی لە کەیسی قانونی و غازە زیاتر تەنازول بەمانە بکە. بۆیە بە بڕای من مەسلەیەکی سیاسیە لە سیستەم و بینای حکوومەتێکە کە ناپایەدارە لەسەر ئەساسی تەوازنی ئەم هێزانە تا ئەو کاتێک کە ئەمانە تەوازنیان لەژێر سایی هەژمونی ئەمریکا و ئێران لە ناوچەکەیە بە تایبەتی لە عێراقا بخوازێ بەو شێوەیە مناسەباتی خۆیان ڕێخن. پەیوەندی نێوان هەرێم و کوردستان بنبەستە، چونکە فیدرالیزمێک پوچ دەرهاتووە، کارتۆنی دەرهاتووە، شکستی خواردووە. بەیانی ئەگەر کێشەیەک ڕووبە هەر جۆرە ڕێکەوتنێکیان کردبێ هەمووی هەڵەوەشێتەوە. ئاخە خۆ پارتی خۆی وایوتووە چوە سەردانی کردووە، ئەوان ڕێکەوتن دەورەیەک لە گەڵ سەدرەکانان ڕێکەوت و ئەی واکەینەوە وەختی سەدر کشایەوە ئەو ژێرپەی خاڵی بووە، ناچار بوو لەگەڵ هاوپەیمانەتی شیعەکان لە مالیکی ئەمانە ڕێبکەون. یعنی مەبەستمەوەیە تەوازنی نێوان هاوکێشەی ئەحزابی دەسەڵاتداری کوردستان لەگەڵ بەغا گۆڕاوە، بەغا سیاسەتی مەرکەزیکردنەوە و باڵادەستکردنی حکوومەتی عێراقی بەسەر هەرێمی کوردستانە هەیە. لە هەر مەسەلێکە بەدەستیەوە گرێ تەنازولکە. ئەو کارتانی کە پێشووتر لە سەردەمی ئابووری سەربەخۆ و نارنەدەرەوەی سەربەخۆ بە بجێدانی بەغا مەسعود بەرزانی و جا تاڵەبانی پەنایان بۆ برد، ئێستا ئەو دەورەیە نەماوە. بۆیە مەسلەی ئەوەی کە ئەڵێن گوایە ئەم سەردانە دەرگای کردوتۆ چۆنەی کاتەوە. حتا ئێستا خۆیان کێشیان هەیە لەسەر قانونی بوجە، هەر یەکەی تەفسیرێکی بۆکە، هەر یەکەی بە جۆرێک ڕایەگرێ. آخر ئەو 500 ملیارێکە سوودانی بڕیاریە نەیوت کاکە ئێمە موچە لە بوجە نەهاتووە. ئەوە دلیلەکەی وەیە کە ئەمانە سیاسە دەکەن، کێشیکی سیاسیە قەیرانی حکوومەتیەیە، حکوومەتی عێراق ناپایەدارە لە هەر ئاڵوگۆڕێک لە هەر تەنگژەیەکە کە لە عێراق و ڕۆژەڵاتی ناوەڕاستە لە مناسەباتی ئەمریکا و ئێرانە ڕووبا، لە نێوان دەوڵەتی تورکیا و ئێرانە ڕووبا. ئەم مەسلەی هەرێم و قوارێ هەرێمە ناتوانێت پەیوەندیەکانی بە پێی دەستور بێ. ئێستاش ئەوە لەبەر دەمی پەرلەمانتاران و لایەنە شیعەکان و سوننەکان و قەومیەکانی عێراق هەیە کە حتا دەستور هەبوارکەنەوە. بۆیە ئەوەی کاڵێن دەرگای کورۆتەوە درۆکەن، مەگەرەوەی ئەم سیستەمە بگۆڕێ، مەگەرەوەی کە دەسەڵاتێ بێت کە لەسەر ئەساسی مافی هاوڵاتی بوون و سکولار و غیرە قەومی، ئەم بەش بەشێنەی تایفی قەومی کە کێشی دەسەڵاتی لەلایەن ئەمریکاوە بەسەر ئەم لایەنە گەندەڵ و دز و تاڵانچیا و ساحب کۆمپانیاکانە ڕاگرتووە کۆتایی پێبێ. ئەجینا نەئەتوانێت نە ئەم سەردانە نە دە سەردانی تریش بکە. یعنی تۆ بێنە بەرچاوی خۆت لە ماوەی ڕابردووە چەندین جار وەفدی بەغا ڕۆشت و بە دەست بەتاڵ هاتەوە. بەڵام ئەم جارە بۆ توانرا 500 بکرێ باشە. بە بڕای من فشارەکانی ئەمریکا و ئێرانە ئەحزابی شیعەی آخر خۆ پێشتر هەموو سەردانی ئێرانیان کردووە. ئەمریکا قونسوڵی ئەمریکایی چەند جار لەگەڵ عێراق لەگەڵ نێرانی هەرێما کۆبووتەوە، بەریتانیا کۆبووتەوە. ئەمڕۆ تویتێکی کردووە قونسوڵی بەریتانیا لە هەرێمی کوردستان عینە نۆ قسانەکە کە ئەمریکا و ئێران بڵاویان کردوێتەوە. ئەو زای منتیقەکەش بورکانیە لە جێژاوێکایە، ئەوان نایەنەوێ مەسلەیەکی تر ئیزافە بکەن بۆ ئەوەی کە موچەی خەڵکە، موچەیەکە بەڕاستی هیچ پاساوی هەڵ ناگرێ. نابێ ئەوشمان لەبیر بچێت کە بەڕاستی لە کوردستان نەقسی سەرمایە نییە. تۆ ڕسەی کە ئەگە موچە نادەن ئەی باشە بۆ کۆمپانیاکانی یەکێتی و پارتی هیچ زەرەرمەندین. ئەی بۆچی ئەو دام و دەستگای زەبەلاحی لە میدیایان، لە جێیشیان، لە دەست و پەیوەندی خۆیان، لە کۆنگرە و تەشریفاتیان، ئەی ئەو پارانە بۆچی کەم ناکە؟ ئەگەر ئەم پارانە لە کوێیە؟ ئەگەر لە داهاتی کوردستانەوە نەبێ لە کوێیە؟
بۆیە بە بڕای من ئەوە قسەیەکی درۆیە کە ئاڵێن گوایە ئەمە دەرگای کردەوە قەیرانێکی حکوومەتی هەیە ئەم سیستەمە شکستی خواردووە جوابدەرەوەی یەکریزی ئەحزابی بورژوازی نە لە عێراقا نە لە کوردستانە هەر ڕوودا بێتە پێشەوە ئەم پەیوەندیە جاری دەرەچێتەوە گرێژنە ئەچێتەوە سەفر هەر ڕێکەوتنێکیشیان کردبێ ئەچێ بە ئاسمانە و دیارە ئەو زاکەش بەسەر خەڵکاشێتەوە ئێستا مەسلەی موچە بۆتە چێشمەکێشی ئەحزابەکان چ لە ناوخۆی هەرێمی کوردستان چ لە بینی ئەحزابی دەسەڵاتدار لە عێراق و چ لە بینی ئەو ئەحزابانەی کە ئیداری کۆمەلگای کوردستانەکەن و ئێستا بنبەست و شکستیان خواردووە. بەڵام هەر لایەنەکانی دەسەڵات و حکوومەت نین کە بەسەر ئەم سەردانەی مەسعود بەرزانی و شاندی حکوومەتە هەڵدەدەن تەنانەت لایەنە ئەوانەی کە پێیان دەوترێ ئۆپۆزیسیۆن وەک یەکگرت و کۆمەڵ لە پەرلەمانی عێراق بە ئەوانیش دەڵێن کە ئەمە دەستکەوتی بووە ئەم سەردانی مەسعود بەرزانی بۆ یەکریزی کورد کاری ڕۆڵی گرنگی بووە مافەکانی کورد دەکرێت لە حکوومەتی عێراقدا دەستە بەردێ بە تایبەتیەوەی زۆرجەی سەرنج بوو بۆ من ڕۆڵی بۆ نە سۆران عمەر بوو کە لە کوردستاندا ڕێی چوونی بۆ هەولێر لێگیرا بوو دادگای لەسەر تۆمارکرا بوو بەڵام لە بەغدا لە پشتی مەسعود بەرزانیەوە ڕادەوەسترێ ئەم هەڵوەستەی لایەنانی پیان دەوترێت ئۆپۆزیسیۆن چۆن هەڵدەسەنگێنن بە بڕای من ئەوانیش درۆکەن ئەوانش یەک مەسەلانێ ئەوانیش ئەیانەوێ خۆیان بە مەسلەی قوت و موچەی خەڵک هەڵواسن تا بتوانن سیاسەتەکانیان بەرنە پێشەوە بەرژەوەندەکانیان بەرنە پێشەوە ئەوانیش بە تایبەتی سا ئینتیخابات بەڕێوەیە هەم لە ناوچەکانی پارێزگاکان هەیە هەم ئینتیخاباتی هەرێمی کوردستان هەیە ئەوانیش ئەیانەوێ وا خۆنیشیاندن کە ئەوان لێنەری خەڵکن لە کاتێکا ئەم پیا هەڵدانەی ئەوان دەریەخا ئەو ڕاستی ئەسەلمێنەکە ئەمانە درۆکەن ئەمانە چوارچێوەی سیاسەتی یەکێتی و پارتیان قبول کردووە ئەم سیستەمایان قبول کردووە و ئەمە بەهی خۆیان نیەزانن چکە خۆیان ساحەبی کۆمپانیاکانن کە یەکێتی و پارتی بۆ ئەوانیان بەجێشتووە هەم کۆمەڵ هەم یەکگرتو وەکو کۆمپانیاکانی کار و کۆمپانیاکانی ژێرسایی یەکێتی بەشیان پێدراوە لە بازرگانی لە پرۆژە لێدان لە هەموو ئەمانە ئەوان نانێت ئەم مەسلەیە تێبچێت ئەگەر گلەی و گازەندەیەکیشیان هەیە تەنها بۆ ئەوەیە خەڵک چاوبەستکەن و لە پشتەوە بیبەستنەوە بە سیاستەکانی یەکێتی و پارتیەوە ئەوان خۆ وەکو زۆر جاریتوان خۆ ئەوان شۆڕژ ناکەن لە دژی ئەم دەسەڵاتە خۆ نایەنەوێت خەڵک دەسەڵاتێ بێ خۆی سەروەر بێتیایە ئەوەی کە پیانە هەڵداوە کە گوایە ئێستا تەشریفاتی کردون مجاملەیەکی مەسعود بەرزانیە دەیان جارچوونەتە وەفدی حکوومەتی هەرێم پارتی و یەکێتی ڕۆشوونەتەوە هەر لاشیان لێ نەکردون ئێستا لە پشتی مەسعود بەرزانی قوبات تاڵەبانیەوە ڕەسمەگرن تەنها بۆ ئەوەی پیشان بن کە دنەی قەومی بن کە کورد کووردە بەڵام بەڕاستی کورد چییە ئایا کوردی مەسعود بەرزانیە نێچیوان بەرزانیەک پاڤێڵ تاڵەبانیەک قوبات تاڵەبانە بە کوردی قساکان هەمان بەرژەوەندی کرێکارێکی ژنگی هەیە کە بە کوردی قساکە ئایا بە کوردی قسەکردن بەرژەوەندیەکان ئەکاتە یەک بەرژەوەندی نەخێر لە ناو کووردا سەرمایهدار هەیە کرێکار هەیە ژن هەیە مامۆستای وانەبێژ هەیە سەرپەرستار هەیە خۆبەخش هەیە ئەمانە هەیە بەرژەوەندی ئەمانە ئەگەر هەموو کوردن بۆ چییە بێ کرێکارێکی ژینگە پارێز مانگی 250,000 دینار ئەوش کە پێی بدەن لە داهاتی کوردستان بەریکەوێ بەڵام کوڕەکەی مەسعود بەرزانی ساحبی دایان پرۆژە و بانقی گیانی بێ ئەی ئەم هەموو گەندەڵی 200 میلیارد دۆلاری کە میدیا جیهانیەکان بنەماڵی تاڵەبانی بەرزانی پێ تاوانبارەکەن بۆ ئەمە ناچێتە گیرفانی ژنێکی ناوماڵەوە کرێکارێکی ژینگەوە ئەی بۆ مامۆسایکی وانە بێژ دانامەزی سۆران عمەر جوابی ئەمە بەمە چیایەتەوە یا کاندیدەکانی لیستی پەرلەمانی یەکگرتو کۆمەڵ جوابی ئەمە بە چیایەتەوە بۆیە بە بڕای من ئەمانش خۆیان پەمپی هەر ئەو سیاسەتاناکەن بە شێوەی خۆیان کەیچێتی و پارتیەکەن ماڵی کورد یەکریز نییە و ناژبێت چونکە ڕوتی جۆرا و جۆریتیایە بەرژەوەندی جۆرا و جۆریتیایە داهاتووی جۆرا و جۆریتیایە ئەمە ناتوانانی یەکخەی کرێکار و سەرمایهدارێک ناتوانانی لە ژێرناوی کوردبوونا بەرژەوەندەکانیان خەی ئەگەر وات کرد ناکرێ بڕیاری نییە مەسەرەن خەڵک لە کۆمپانیاکانی یەکێتی و پارتی دەرچێ ئەم جارە کۆمپانیاکانی شاسوار عەبدولواحید بکاتە ساوپەنا و تەوقعی خۆی بۆی ژانی خۆش بێ بۆیە بە بڕای من
ئەم قسانە بۆ چاوبەستکردنی خەڵکە بۆ ڕاگررتنیی بۆ دوورکەوتنەوەی ناڕزایەتیەکانی خەڵکە بۆ ئەوەی شۆڕشێ لە کوردستانە ڕوونەدا کە خەڵکی کرێکار و زەحمەت چێش هاتۆتە دەستوریانەوە بۆ ئەوەیە کە هەر ئەم سیستەمە گەندەڵە بمێنێ ئەمانکایی تیا بکەن یاری پەرلەمان و انتخاباتی تیا بکەن کورسەکانی خۆیان بێن پلۆپۆست و پایە وەرگن کۆمپانیەکانیان بجێڕن ئەوە ڕای منە لەسەر ئەو قسانە. دوا پرسیار ئەگەرچی خۆتان بەڕوونی ئاماژەتان پێدا بەڵام دەمێت تاکید کەمەوە کە ئایا پێتان وایە سەردانەکەی مەسئول بەرزانی بتوانێت چارەسەری کێشەی موچەخۆرانی هەرێم بکات بۆنە لە ڕاگانەکان وا باز دەکەن کە لایەنە عێراقیەکان گفتیان داوە کێشەی موچە چارەسەر بکەن و وەواش بڕیارە لە کۆبوونەوەی داهاتووی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراق بڕیار لەسەر نردنی شایستەدارەکانی هەرێم بدرێت و هەر بۆشە مەسئول بەرزانیتی چاوەڕوانی یەکشەممەی. بەڵێ ئەگەر جۆگرانی تەلەڤیزۆن ئەگەر ئەم قسەیە لە من وەرگن کە بابە کێشەی موچە کێشەیەکە بەڵام هەموو کێشەی کوردستان نییە دەسەڵات لە هەرێمی کوردستان بنبەستە حکوومەت لە بەغاف شۆڵ و گەندەڵ و بێ ئیرادەیە ئەو زوڵمەی کە حکوومەتی عێراقیکە بە شێوەیەکی جیاوازتر حکوومەتی هەرێمیش لە خەڵکی بندەستی خۆیانەکەن ئەگەر ئەمە قبولکەین بە بڕای من ئەوان ناتوانن ئەم ڕژێمی بەشبەژێنەی قەومی و تائیفی دەسەڵاتی کە فیدرالیزمێک بە زۆر لە سەر و ئیرادەی خەڵکەوە لکرێنراوەتەوە بە عێراقەوە بەرهەمی ئەم پرۆژە ئەمریکاییە بوو کە سەدامی ڕووخان بە تۆپ و تیارە لەژێر سێبەرەکانیەوە ئەمانەی یەخست و دەسەڵاتی بەسەرا دابەشکردن پلۆپۆس و لە دەوری دەستوریە کۆی کردوونەتەوە ئەم سیستەمە شکستی خواردووە کێشەکان دەرهاویشتەی ئەوەیە کێشەی بەغاو هەرێم دەرهاویشتەی ئەمەیە کێشەی موچە دەرهاویشتەی ئەوەیە کێشەی بودجە دەرهاویشتەوەی کێشەی گومرگەکان کێشەی دەستور لە هەرێمی کوردستان کێشەی انتخابات کێشەی حەچی دەخاڵەتی دەوڵەتەکانی ناوچەکە ئەو جێژاوی کە بەسەر خەڵکی کوردستان و عێراقا سەپاوە بەر ئەنجامی فەشەلی ئەم سیستەمە فیدراڵیە قەومی و ئاین و تایفەیە کە ئەمریکا پێشکەشی کردووە ئەمە ناتوانێت بە سەردانێک لەسەر موچە چارەسەرکرێ مەگەرەوەی ئەم سیستەمە ڕاب ماڵڕێ سیستەمێکی تر بێ کە ئیرادەی خەڵک خۆیان بەڕێوی بەرن سیستەمێکە لەسەر ئەساسی مافی هاوڵاتی بە هاوبەشی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی شارەکانی عێراق و کوردستان بە احترامدانان بەڕای خەڵکی کوردستان کە بڕیاری مەسیری خۆی بە پێکەوە ژیان لەسەر ئەساسی هاوڵاتی بوونی یەکساس و حکوومەتێکی غەیرە قەومی غەیرە سکولار نوێنەرانی خەڵک لە شارەکان زانکۆکان گەڕەکەکان هەم لە هەرێم و هەم لە شارەکانی خوار و ناوەڕاز ئیرادەی ئیدارەی کۆمەلگا بە هاوبەشی بکەن ئەشتوانن ئەوانە دانیشن پێکەوە کێشەی زەوی کێشەی سنوور کێشەی کوردستان قەزەی قەومی بۆ یەکجاری بسڕنەوە ئەتوان بڕیار بن لەسەر ئەوەی کوردستان بمێنێتەوە یا نەمێنێتەوە دەوڵەتێکی پایەدار لەسەر ئەساسی ماف دامەزرێ ئەم دەسەڵاتە لەسەر ئەساسی بەرژەوەندی قەوم و قەبیلە و تائیفە و دینەکان دامەزراوە تئۆری ماف لەم دەسەڵاتیان نییە نەبێ یەکێتی و پارتی و حکوومەتی هەرێم باسیەکە نە حکوومەتی عێراقی باسیەکە هەر کەسێ بیە لەم حکوومەتیە بەشداریکە ئەبێ بڕوە هەویەتی کرستانی هەوێتی تورکمانی هەوێتی کوردی هەوێتی شیعی سونەیی یەزیدی کاکەی ئەمە ئەبێت تەواو بێ ئەمە دروست کراوە ئەمە فقط بۆ ئەوەی طبقەیەک ئیسفادەی لێ بکە کە گەندەڵ بێ کە گەندەڵی بکە کە تاڵانی کاکە دەست بەسەر داهات و قوتی خەڵکا بگرێ ئەوێ کێشە و ناکۆچی خۆیان لەسەر بەرژەوەندی خۆیان و کۆمپانیا و دەسەڵاتیان تەبدیلکەن بە کێشەی خەڵک بۆ ئەمە میلیشیا دروستکەن بۆ ئەمە قانون دانێن ئەم دەسەڵات و فیدرالیزمە ئەبێ بڕوە کۆمەلگایەکی یەکسان لەسەر هاوڵاتی یەکسان خەڵک ئیرادە بکە و خەڵک بەڕێوەی بەرێ خەڵکی هەم لە شارەکانی عێراق هەم لە کوردستان کرێکاران و زەحمەتکێشان ژنان لاوان بێکاران دکتۆران مامۆستاکان هەم لە هەرێم لە شارەکان یەک بەرژەوەندیانەیە یەک چارە نووسیانەیە ئەوی ژۆیە کە زدی ئەم سیستەمە بن کە بناغەکەی لەسەر کاری بکرێت سەرمایەداری و گەندەڵکاران دەسەڵاتێکی کۆنەپەرستی ئاینی قەومی ئیبابڕێەوە ئەمە لەگەڵ تەوقعاتی ژیانی ئازادی و یەکسانی و شکۆفایی ئینسانی نایەتەوە ئەمە لەگەڵ ژیانی پێکەوە ژیان و خۆشگوزەرانی نایەتەوە ئەم دەسەڵاتە ناتوانێت بچێتە خزمەتی خەڵکەوە خەڵک ئەبێ خۆی دەسەڵاتێدانێ
ئیرادە بگرێ خۆی قانوندانەر بێ و خۆی بەڕێوە بەربێ نوێنەرانی خەڵکە بێەوە بکەن و دەبێ هەموو داهات هەموو هێزی چەکدار هەموو ئیمکاناتێکە لە کۆمەلگایە هەیە هەموو قانونێ سەرچاوەکەی بێ لەسەر مافدا مەزرێ مافی یەکسان هەر کەسێ هاوڵاتی بێ لە عێراق لە کوردستان حەقی یەکسانی هەیە دەستی ڕابگا بە داهاتی کۆمەلگا بە یاسایەکی پێشڕەوی ئینسانی احترام ئازادی بیرروڕا ئازادی دینی و بێدینی یەکسانی ژن و پیا و ئازادی ڕێکخراوبوون و هەموو ئەمانە دەستە بەرکە بە بڕای من ئەمە کێشەکە چارەسەرکە ئەجینا بە سەردانێکی ئەو هەر لە درێژەی ئەو سەردانە شکست خواردوانە بێ ڕەنگە ماوەکە ماوەیە کێش بارگژی بینی هەرێم و بەغائش بە لوتفی وەکوتم ئەمریکا و ئێران خاوکاتەوە بەڵام دیسانەوە لە مەسلەیەکی ترا سەر هەڵاتەوە لە کەرکووکا سەر هەڵاتەوە لە هێرشی ئێران بۆ سەر هەرێمی کوردستان هەڵاتەوە لە بۆ جوڵانی پەکەکە سەر هەڵایەتەوە لە نەناردنی موچە و موچە دەرمان گەرمی جوتیارانە بە ئەنواعی شێوە جای تر یا گەورە یا بچووک ئەم کێشانە ئەتەقنەوە و سەرنجام ئەوەی زەرری لێکا بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی کرێکار و زەحمەتکێشی شارەکانی ناوەڕاست و خواردوە.